لە ڕاستیە ئەو ڕۆژە ڕۆژێکی شوم بوو لەگەڵەوە شاکارە ساتێکی گەورە بوو لە مێژووی مرۆڤایەتیە چونکە ئەوەی بەسەر یەزیدیەکان هات ئەوەی بەسەر ئەو ناوچانە هات هاوشێوەی نییە لە مێژووە باوەڕ ناکەم هاوشێوەی هەبێ بەداخەوە خەڵکانێکی زۆر کەوتنە بەر لێشاوی ڕندانەی داعش و کوشتن و بڕین و فراندن و سوکایەتی پێکردن و بە هەچی شێوەیە بۆیان کرابێ قات و قڕی یەزیدیەکانیان کرد بەڕاستی لە مێژووی یەزیدی شامە یەکەم جاریان نییە ڕوبەڕووی ئەم جۆرە هێرشانە ئەبنەوە بە درێژایی مێژووی یەزیدی ڕوبەڕووی چەندین داگیرکاری و دوژمنکاری و لێدان و کوشتن و سڕینەوە جینۆساید و لە ناوچوون بوونەتەوە بەڵام ئەمەی ئەم جارەی کۆتایی کە بە بەچای خۆمانەوە بە بەچای هەموو جیهانەوە ڕوویە وەکو پێشتری ژوتم بەدڕەندارەترین شێوە ڕوبەڕوویان بوونەوە چەندین کەس لەو شاخانەوە خۆی فڕای خوارە بۆی نەکەوێتە دەست داعش چەندین ئافرەت و ژن کە ئێسش بەشێکیان ئازاد نەبوون داعش فڕاننی و دەستێژیان کرا سەر بە هەموو شێوەیەک ئەوەی پێیان کرا بەرامبەر بە یەزیدیەکان کردیان لەو ڕۆژەیە لێکەوتە خراپەکانی هێندە زۆرە ڕەنگە لە باسکردنا نەبێت زیاتر بەداخەوە لە زۆربەی جەنگەکانە ئەوەی کە باجەکەی ئەیاد ژنانن توێژی ژنانە توێژی مناڵانە ئەمەی یەزیدیەکان بەڕاستی ژنان زۆر بە خراپی بەسەریان ئاشکایەوە لەبەرەوەی بە وتەی ئەوانەی خۆیان کە هەندێکیان بەشێکیان ڕزگار بوون لە دەستی داعش زیاد لە جارێ و زیاد لە 18 کەس و 19 کەس دەستدرێژیان کراوەتە سەر بە حکومەوەی کە ئەمانە کافرن و داعش خۆی بە ئیسلام ئەزانێ ئینجا دواتر بۆ هۆی ئەوەی کەوا چەندین دۆسیەی کارەساتبار لەو ژنانە بڵاو بێتەوە و بکەوێتە سەرزاری خەڵک ئەویش بە نمونە ئەوەیە کە مناڵیان هەیە ئێستا لەو پیاوە داعشانە بەهۆی ئەم مناڵانەوە بتێونەتێ ئافرەت سۆزی هەیە بۆ مناڵی خۆی ئیتر باوکەکەی هەر کەسێ بێت دەستبەرداری مناڵی خۆی نابێت کێشەی گەوریان بۆ دروست بچکە مناڵانە بێناسنامە ئەمێننەوە و ئەگەر بێنەوە لای کە سوکارەکانیان کە سوکارەکانیان قبولیان ناکەنەوە جارێکی تر زۆر زەحمەتە قبولکردنەوەیان و هەرچەنە تاکوتەران نمونی جوانیشیان تایە کە وەرگیراونەتەوە و قبول کراونەتەوە و ژیانی ئاسایی خۆیان دەستی پێکرێتەوە هیوادارین هەمووی وابێ بەهۆی مناڵەکانیانەوە بەشێکیان ئەوەی ئاگادار بین نەگەڕاونەتەوە ناو کە سوکاریان دانیشتون بە دیار مناڵەکانیانەوە بۆی کەوە نەوە کە سوکاریان بەهۆی ئەو مناڵانەوە وەریان نەگرنەوە بەڕاستی چەندین دۆسی تر و چەندین کارەسات و مەینەتی تر کە بەسەر ژنانی یەزیدی هاو یعنی بەجددی مرۆڤ وا لێکە ئەتوێتەوە ینی لە ناهامەتیە کە چۆن ئەم خەڵکە لە پای چی و لە پێناوی چی ئەوەی بەسەر بێت کورد لە مێژووی خۆیان هەتا ئەمڕۆ بەردەوامە بە جینۆسایدکردن بەردەوامە بە سڕینەوە بەردەوامە بە لە ناوچوون لە هەر چوار پارچەی کوردستانە کورد بەردەوام لە بەردەمی هێرشی قات و قڕی و لە ناوچوون و جینۆسایدکردن و هەر سڕینەوەی لەسەر ڕووی زەوی بەردەوام پەرتەوازەیی کورد زیانی گەورەی بەر کوردیاندووە بەردەوام پەرتەوازەیی و یەکنەگرتوویی و دژایەتی یەکتری و بە ژیانی کورد دوژمنەکانی دەرەقەتی نەهاتوە ئەوەی خۆی دەرەقەتی خۆی هاتووە ئەوەی خۆی لە ناو بردووە لە ڕاستیە یەک دەنگی و یەکڕێزی ژنان کاریگەریکی گەورەی ئەبێت ئەگەر ببێ پێویستە هەر ژنێک لە هەر شوێنێکە تووشی دەستدرێژی تووشی تونگوتیژی تووشی کوشتن تووشی هەر شتێ ببێتەوە پێویستە هەموو ژنان بڕژێنە سەر جادە و بە یەکگرتووانە بەرگری لێ بکەن نابێت من لێرەوە بڵێم ئەمە کێشەی منیە یەکێکی تر لێەوە بڵێ من شتێکم بەسەر بێ ئەو بڵێ ئەمە کێشەی منیە ئەبێ هەمومان بە کێشەی خۆمانی بزانین هەر کێشەیەک هەر تونگوتیژێ بەسەر هەر ژنێ بێت لە هەر شوێنێکی کوردستانە ئەبێ بە قەزەی خۆمانی بزانین و هەڵوێ زۆر گرین و پشتگیری بکەین لە ڕاستیە شۆڕشی ئێستای گەلەکەمان شۆڕشی ژنە لە ڕۆژهەڵات گەورەترین شۆڕشی ژینە ئەمینی بەڕێوە چوو هەمومان بینیمان کە دانەوەیکی گەورەی هەبوو لە هەموو جیهانە زیندانی ئەکرێن هەتا ئێستا لە سێدارەدان هەیە لە کۆماری ئیسلامی ئێرانە لە باکوور بە هەمان شێوە لە سەرۆکی شارەوانی پەرلەمانتار ئەگیرێس بەند دەکرێت دەنگی کپەکرێت دەنگی لە ناوە برێ لە هەرێمی کوردستانە ئەو ژنانەی کە گەنە پۆستە باڵاکان وەکو پیا هەڵسوکەوتەکەن هەز ناکەی ژن بن لەو پۆستانە دانیشتن لە پۆستێکە
بە هەمان شێوەی پیاوان هەڵسوکەوتەکەن حەچی ژنبوون هەیە لە خوانە ئەیسڕنەوە ئەمە گەورەترین زیانی بە دۆسەی ژنگاندۆ بەڕاستی چەندین جار قسەمان لەگەڵا کردەوە نەبوو بێ بە دەنگ دانیشت بێتین ڕوبەڕووی خۆیان پەیوەندیمان پێوەکردن پێمان وتونکەوە قەزەی ئێوە گەورەترە ڕاستە قەزەی میلەتێکە ڕاستە کێشەی سەرجەم خەڵکە بەڵام بە تایبەتی کێشەی ژنان کە ئێوە خۆتان ژنن پێویستە بەرگریکارێکی سەرسەختی مافەکانی ژن بن لەو پۆستانەیە کە وەرتان گرتووە خۆشبەختانە ئەوەی من بینیم ئەم ساڵی ئەم یەک دو ساڵی کۆتایی تێکەڵایەک و پەیوەندیکی زۆر باشەیە لە نێوان ژنانی هەر چوار پارچەکە ژنانی خۆراوە پێشکەوتنێکی گەورەیان بەدەستێنا بە بەرچاوی هەموو جیهانەوە بینیمان ژنانی یەزیدی وەکوتم پێویستیبان بە خۆڕێ خستنەوە و خۆ بەهێزکردنەوە و خۆنیوەکردنەوەیکی ئەوە هەیە کە ئیتر لەمەوە دووە وا سیر نەکرێن وەکۆی ئەمە کەرەسەیەکن بۆ هەر دوژمنێ و هەر داگیرکاریەکە بێتە سەر خاکەکان و پەلاماریان با وەکو هین بەکاریان بێنێت وەکو کۆی لێ بەکاریان بێنێ پێویستە ژنی یەزیدی لەم هینە تێپەڕێ بچێتە قۆناقێکی تازەوە خۆی ئامادەکە خۆی ساسکات خۆی بەهێزکات بۆ ئەوەی کەوا بتوانێت بۆ لەمەوە دووە ڕوبەڕووی هەر جۆرە دڕندایەتیەک هەر جۆرە داگیرکاریەک بۆی ئەم کارەساتی کە بینیمان و بەسەریان هاو کە بەشێکە لە هی خۆشمان کە بەشێکە کارەساتە بۆ سەرجەم ژنان و سەرجەم ژنان لە هەموو جیهانا و بەتایبەتی کوردستان ئیتر دووبارە نەبێتەوە کارمان کردووە کاری جدیمان کردووە چەندین جار بۆ ژنانی یەزیدی لە پەرلەمانی نووسینگەی پەرلەمانی عێراق لە سلێمانی و ڕوبەڕوو لەگەڵ خۆیانە و پەیوەندیمان پێوە کردوون لە ڕووی سیاسیەوە لە ڕووی لە هەر ڕوویەکەوە کە پێویستیان بوو بێت ئیشمان کردووە لەگەڵیانە پەیاممان ئەوەیەکەوە لەمەوە دوای پێویستە ژنان و ئێستا ڕۆژ بە ڕۆژ هەستەکەم تێکەڵاوێکی تەواوەتی دروستە بێت لە نێوان ژنانی پارتە سیاسیەکان و ژنانی پارچەکانی تریش بتوانی لە کۆتایی کۆنگرەیەکی نەتەوەیی تایبەت بەژن لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان ڕێخین وتیایە کۆمەڵێک پرانسیپ و کۆمەڵێک پەیڕە و دانین و سیستمێ دانین بۆ کارکردنێکی پێکەوەی بۆ ئەوی کەوا دەنگمان بەهێزتر بێ و بتوانین باشتر لە مەودوا کارەکان بەڕێوە بەرین چونکە ئەم پەرتەوازەیە دادی کەسمان نایە و هیچ بەرەو پێشچوونێ بە خۆمانەوە نبینی.